سڵاتان لە بێم کاتتان باش لاڵقێکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانم تا کۆتایی بەرنامەم جارش لەگەڵمان بن. هاوڵاتیەک لەسەر ئەرکی خۆی چاڵ و خراپی شەقامەکان چاک دەکاتەوە. دروستکردنی دۆشاوی تەماتە بە شێوازی کۆن. زیاتر لە نیو سەدەیە باڵەبان دەژەنێت و کاری لەگەڵ زۆرێک لە هونەرمەندان کردووە. هەستم کرد حادثەی سیارەی لێرۆدا بۆ ئەمریش هەستام ئێرانە بە پاشی جوان چاچی بکەم و خەریک ئیسفادە لێ بکات. هاوڵاتیەک لە شاری هەولێر وەک بەرپرسیارەتی بەرامبەر بە ژینگەی شارەکەی و خۆشەویستی وڵاتەکەی ئەو تاسە و چاڵانە لە ناو شەقامە گشتیەکان و لە ناو کۆڵانەکانی شاری هەولێردا چاک دەکاتەوە کە ئاسەنگ بۆ هاتوچۆی هاوڵاتیان و ئۆتۆمبیلەکان دروست دەکەن. ئەو لەسەر ئەرکی خۆیان کار ئەنجام دەدات و داوا لە خەڵکیش دەکات بەرامبەر بە وڵاتەکان بەرپرسیار بن. سەرەتای بیرۆکەکەم بۆ ساڵی 2009 دەگەڕێتەوە. کاتێک سەیرم کرد هاوڵاتانی وڵاتەکەم زۆر تووشی حادیسەی سیارەی دەمن ڕووداوی هاتوچۆ یاخود دایکان باوکان جەرجیان سوتاو دەبێتن. زۆر جار هەیە ئەو تاسانە دەبتە هۆی پێکدادانی دوو ئۆتۆمبیل. جاروا هەیە شۆفێری سایق شۆفێر کە دێتن تاسەکەی نابینیتن کە لی دەداتن لە تاسەکە سوکان لە دەستی وەردەگەڕێ دەڕوا بۆ لایەک سەرنجام چی لێ دەکەوتەوە ڕوودانی سیارە لێ دەکەوتەوە بەرامبەرەکەی تووشی حادیسەی دەکاتن خۆشی ماڵوێران دەکاتن. سەرەتا کە دەڕۆیشتم بۆ شوێنێک بۆ سەفرەیەک دەڕۆیشتم هەستم دەکرد لە ڕێگا تاسە هەیە دەهاتمە خوار خێزانەکەشم لەگەڵم بوو لەگەر خێزانەکەم جاروا هەیە خێزانەکەشم یارمەتی دەدام دەهات قازمەکەی بۆ دەهێنام خاکەناسەکەی بۆ دەهێنام یاخود ئیشارەتەکەی لا دەدا لایەکی بۆ ئەوەی شوفێران نەشتێنەوە سەرمان. من لەسەر ئەرچی خۆم بە مەسروفاتی خۆم هەستامە بە چاکردنی ئەو تاسانە تا ئێستا بە حیساب نایەتن چەند تاسەم چاکردوتەوە و خەریکی تاسە چاکردنەوەمە ئەگەر بێت و بیژمێری بە حیساب نایەتن. دیار لەوەش کە تاسەکان پڕ دەکەمەوە خەریکی چاکردنی هێمایەکانی هاتوچۆمە کە ئەوەش گرنگێکی زۆری هەیە بۆ هاوڵاتیان و بۆ شۆفێران و لە ڕووی مادیشەوە بۆ حکوومەت مەسروفاتێکی ئێزگار زۆریان بۆ دەگەڕێتەوە. حکوومەت دەتوانێتن لە ڕێی چەند کەسانێکی وەچیمێن ڕایان بسپێریتن بۆ ئەوەی هێمایەکانی هاتوچۆ چاک بکەنەوە.
پەیامی من ئەوەیە خەڵک حەز بە بەرپرسیاری بکەن. ئەگەر تاسەک یاخود شوێنێکی قۆڵ لە نزیک ماڵەکەی خۆیان هەیە لە نزیک گەڕەکەکەی خۆیان هەیە هەڵبستن بە خۆیان چاچی بکەنەوە بە خۆیان هەز بە بەرپرسیاری بکەن. ئەگەر بێت و هەر یەکە و لە لای خۆیە تاسەی لای ماری خۆی یاخود شوێنەکەی خۆی بە دروستی و بەڕێکی پاک بکاتەوە چاچی بکاتەوە کێشەی ئەومان نامینێ ئەرە بکەینە سەر حکوومەت. ئەوەی کابینیمان خزمەتێکی بچووکی هێرش بوو بۆ خاک و وڵاتەکەی لە ڕێگەی کارەکەشیەوە ئەو پەیامە بە خەڵک دەدات کە ئەگەر هەر کەسێک بەرپرسیار بێت بەرامبەر بە وڵات و شارەکەی ژنگەیەکی جوانتر و وڵاتێکی ئاوەدانترمان دەبێت. هونەرمەند عوسمانە سوور خەڵکی شاری بۆکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە بۆ یەکەم جار شمشاڵێکی لە هونەرمەندی کۆچکرد و قالەمەڕا بە دیاری وەرگرتووە. هەرو شمشاڵەش بۆتە هۆکارێک بۆ هاتنە نێو دنیای هونەر. ئەو ئێستا زیاتر لە نیو سەدەیە لە کۆڕ و شایی و فستیڤالە هونەریەکاندا هونەرەکەی خۆی نمایش دەکات و ئەمەش بۆتە هۆکارێک کە کەسێکی دیاری بواری هونەر بێت. ئەمن عوسمانە سوور خەڵکی بۆکانم هەڵبەت خەڵکی بۆکان نیم لە ئەسلەکەیدا لە هەباساوە دەیەکە لە بینی بۆکان و میاندواودایە لەوێ لەدایک بوو قالەمەڕا هەبوو خودابی بەخشێ نەماوە شمشاڵ بێژێکی مهم بوو لەگەڵ بابم بوو لەگەڵ مامم دۆستایەتیان بوو ڕۆژێکی قالەمەڕە خودابی بەخشێ هەروە تەمەشام دەکە وتی ئەرێ سوورە ئەوموندم تەمەشا دەکە کوڕکتم دڵم تۆقی بۆ شمشاڵە وتی مامت نەمرێ ئەو جار پسمە بۆکان و بێمەوە شمشاڵێکت بۆ دێنم تم چاکە بەنەوەکرد بدەی خوددایە قەنوچایەکان زوو خلاص بێ ڕۆنەکان زوو خلاص بێ سێ بۆ بۆکان و بۆ سایل و بۆ ئەخڕیت شمشاڵێک بۆ من بێنێ بەڵام ڕۆژی بازاری بوو بازار مەزورم لە سەری هەفتەیە تەمەشام کرد مامە قادر هاتەوە جااو دێمە لە خوڵکێکدایە لە قەدی هاتە خوارە لە گردێکی و هاتە خوارێ تەمەشام کرد مامە قادر هاتەوە بەرەوپێری چوم وەک کەسێک وەک بابێک وەک مامێک بەرەوپێری چوم کتی وەرە مامە نەبرە شمشاڵم بۆ هێنای بەڵە بوو بە بەهار و بوومە شوان و چوومە بەرمەڕی شمشاڵم لەو چیا و دۆڵ و دەشتە لێ دەدا خودمان گۆچان و بە قسەکەی قالەمەڕە گۆچانم بە خۆڵم دادەکرد و لە لای مەڕێەوە دەڕشت و شمشاڵم لێ دەدا بە ذاتی خوددا بە ساڵێک 20 سەوا زیاتر فێر بوو بە 8 مانگ شوانی ئێمە 8 مانگ بوو بەو 8 مانگە 20 سەوا زیاتر فێر بوو بەڵێ ئەوە شمشاڵ فێر بوو ئەگە بێری دەهاتن بۆ مەڕدۆشین ژنان کچان دەم کرد داوەرە شایی بگرم بزانم چۆنی بزان ئەوان شایان دەگرت و شمشاڵم بۆ لێدا کوڕی نەماندوو نەبن خاشش کرد بە قوربان و مەمنونم ئامادەن ئەرزە دەکەم من متەوەلدی 1390 دەممە 78 ساڵ دەرحدودی 6 ساڵ 55 ساڵ وڵا 6 ساڵ دەبێ وەختا زیاتر تووزە لەو نهالێ دەدەم و دەگەڵ عەلی خەندان بوو هونەرمەندێکی گەورە بوو دەگەڵ سید عەلی سەردەش بوو دەگەڵ سید برایمی سەخز بووم هونەرمەندێکی گەورەیە لەگەڵ ئەوە لەگەڵ ڕەسووی نادر بووم دەگەڵ برایمی قادری بووم بەغەیرە دەگەڵ ماملێ و حەسەن زیرەک نەبێ دەگەڵ هەموو گۆرانی بێژەکانی ئێران بوو مامۆستا حەسەن زیرەک توودا قسەی خۆش بوون نەبێدارێکی لە زەماوەندێک بووین هات ئەگەر هات چۆغەیەکی ئەوە ئێمە پێی دەڵێن ڕام چۆغا ئێرە پێی دەڵێن شاڵ دکتۆرە گەوهرێک لێدە
نایە وەک کەسێکی خۆشەویستم ئەو نایم هێندە پێخۆشە ئاخرە فەرێک ئەمری مەژیم بۆم لێ دەدرێنێتە هەتا میلەت بیوێم و خەڵک بیوێم و بڵە عوسمانە سوور وەرە ئەمیژەوە لێ دەدەم زۆریشم پێخۆشە ئەگە بە گۆچام بڕۆم ئاوە لەرزە لەرزە پێم خۆشەوێت ئەشکەوتەکانی گوندی گەلەکە لە سنووری ناحیەی دێرەلۆ کە شوێنەوارێکی دێرین و ئاسوارێکی مێژوویە کە مێژوەکەی بۆ سەدان ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە. شوێنەوارناسیەکیش مێژوەکەی بۆ سەردەمی میر حوسێن میری میرنشینی ئامێدی دەگەڕێنێتەوە کە لە سەردەمی خۆیدا بۆ بواری بەرگری و شەڕ بەکاری هێناوە. افرو امیل گوندی گلکا الدورا آمیدیه الوی گوندی چارناوس کنکو مپناوه گوندی ناوس کان اپناف کریه اف چارناوس که بو سردم زردشتیت یانجی بو سردم مسیحیت ودگرنوه کو پیروین وان اولا بو خود پرستی بکار اینای یانجی هند اجارات نگوتن کو بو هند بکار اینا خو پارزن جهرشن کوجک ینوی سردمی ین کو بردام لپیوان مروین خود ناز بویه گرینگی آوان ناوسکا اجبلی خود پرستی آوی سردمی دوی سردمی داشی هم وقت جهه که شینواری تیتن القلمدان هم جی د سردمین شورشین کردی داشی گلک جارا اشلایم پیشمرگین کردستان و هاتی بکار اینان بو خو پاراستن یانجی بو پاراستن کلوپلین خوین لشکری اتنا وان ناوسکان دا بله ریوبریا شینوارا حتی نه دورا آمیدگینینه یک ریوبریا شینوارا ما های سنور پارزگاه ها دهوکیه که حتی نه اوجی نشیا خوشوان ناوسکا بکتن خدان و نشیا گرینگی که واسا پی بدتن هر واسا نشیانه دیرو که درست آوابون وان ناوسکان بوم خویا بکن و دیار بکن اتناها پرتوکه که یانجی گواره که تایبتا شینوارناسی دا بلاف بکن که اوجی جه داخله و امشین بیشین مرخنین گلکن مزن هنه السروان ریو بریت شینواری ین کل سنور پارزگاه هنه گرینگیا وان ناوسکا و وان جین شینواری بوی دوره دو خالم بنگین هنه کوی کشوان اوه دیرو کا کفنا را وی دوره دیار کتن خالا دیتر جی امشین بجین خالا کا آبوری کوشین بکوینت خدمت آبوری دا ورا را آبوری و ورا را آبوری الوی دوره کو برف پیشچونه کا آبوری بخوبه ببینیتن و هر وسا حکومت اگر بشیتن اشل تایبت لانم پیوندی دارن گشت و گزار گرینگی ابوان شینوارن برکفتی بدن دشن سرنجا خلک که گله که مزن بولای خوراکشون کو بین و قستوان جهن شینواری کردستان بکن مۆنومنتی مرواری ڕەش لە سنووری پارێزگای سلێمانی بە شێوازێکی زۆر هونەری و جوان دروست کراوە. بۆ دروستکردنی ئەو مۆنومنتە چەندین بەردی گەورە و جۆراوجۆر لە شارەکانی کوردستان هێنراون و لە دروستکردنی بینای مۆنومنتەکەدا بەکارهێنراون. ئەو مۆنومنتە بە شێوازێکە کە لە دەستپێکەکەیدا لە ڕێگەی بەردەکانەوە نەهامەتیەکانی گەلی کورد نیشان دەدات. هەروەها لە بەشی دواوی مۆنومنتەکەش بە هەمان شێوە لەسەر شێوازی جیاواز بە دانانی بەردی گەورە و جۆراوجۆر هەر یەک هێمایەک لە نەهامەتیەکانی کورد دەخاتە ڕوو. بەڕێوەبەری پرۆژەکەش دەڵێ کە لە ماوەی 6 ساڵدا پرۆژەکەیان کۆتایی هاتووە ئامانجی سەرەکیشیان نیشاندانی خەموو مەینەتیەکانی گەلی کوردە. دروستبوونی مۆنەمنتەکە لە 6 ساڵ لەمەوە پێشەوە ئێمە کاری تیاکەین و لە توانیوانە لە 6 ساڵی ڕابردووە کۆی 85,000 تەن بەرد لە 15 گوندی کوردستانی ئازیزەوە کۆکەینەوە لەم شوێنانە
خزمەتی پێ دروستکەین و بۆیە بەردەکان لە شوێنی جاجاوە و لە گوندی جاجاوە هێنراوە لەبەرەوەی پرۆژەکە پرۆژەیەکی نیشتیمانیە نەمانویستوە ناوی بلکێ بە ناوی یەک گوند لە گوندەکانی دۆڵی جافایەتی و کوردستان بەڵکو ئەمانوێ کارەکە کارێکی نیشتیمانی بەرفراوان بێت. مفرەداتی مۆنومنتەکە بریتە لە 12 قەوس کە هەیە بۆی ئاماژە بکە بۆ چیرۆک و بتوڵەی 12 سواری مەریوانی کە ئێمە توانیمانە بە فیئەیە پاڵەوانی کەم بەگشت جێشێکی گەورەیە بچین و بیان بەزێنین. زۆر مەبەستە ئەم چیرۆک و ڕووداوە بگاتە نەوەکانمان بۆی تاریخی و مەجدی باو باپیران و قارەمانی کورد دایمەن لە هزر و هەستیان نابێت. بەنسبەت ئەم بەردە گلۆرەخڕانەی کە لە لەرا دانراون ژمارەیان 9 بەردە ئەم بەردانە بەردی گەورە بوون و هەر بەدەستی ئەو پیاوە جوانانە کراون بەم گلۆرانە و ڕەنگە کولی بەردێ بەلای کەم و 2 ملیۆن چەکوشی بەرکەوتووە تاکو و ئەم شکڵ و شێوەی ئێستای وەرگرتۆ لێرا دامان ناون بۆەوەی ئەمیش ئاماژەیەک بێ بۆ نۆی حوزەیرانی 63 و هجوومکردنی زعیم سدیق بۆ سەر شاری سلەیمانی لە کاتی خۆیان و دیلکردنی زیاد لە 2-3 کەس لە قاعەکانی سەربازگەی حامی سلەیمانی و دوایی 85 کەس لەوانە شەهید بکەن و زیینگە بە چاڵیان بکەن لە شوێنی شاری یاری ئێستا و بەرەو ژوورتر. بۆیە حەزەکەم ئەو تاریخە بە زیینەتی ڕابگرم چونکە ئەوە مێژوویەکی تاڵی کووردە. ئەم بەشە بریتێ لە 20 تاق هۆڵەکە تەواوی لەبەر دروستکراوە بۆ ئەوی شێوازێک و سیمایەکی زۆر کۆن و ڕەسەنی هەبێ و پێکاتەکەی بریتێ لە 20 تاق لە کولی تاقێکە 6 کەس ئەتوانێت بە 2 ئاراستی جیاواز دانیشێ. ئەمەم بەڕاستی تەرخان کردو بۆ ئەوی بتوانین کۆڕی ئەدەبی کۆڕی شاعری هەنێ لێدوانی جۆرا و جۆری بە کەڵک بۆ نیشتیمان و بۆ قسە و باسی و تاوتێکردنی قسەی ڕۆژانە بەس غەیرە سیاست. لەناو ئەم تاقانەیە 120 کەس دانیشێ بەبێ بەکارهێنانی هیچ کورسیەک هەر بە خودی تاق و بەرد و پێکاتە مەعماریەکە. لە گوندەکانی ورمەی ڕۆژهەڵاتی کوردستان ژنانی بە ساڵاچوو لەسەر شێوازی کۆن خەریکی دروستکردنی دۆشاوی تەماتەن. ئەوان گڕوتینێکی زۆریان بۆ کارەکانیان هەیە لە ناو کوورەی گەورەدا ئاگر دەکەنەوە و بە مەنجەڵی گەورە بە شێوازێکی تەواو سروشتی بەرهەمەکانی خۆیان دروست دەکەن. بەرهەمەکانی ئەوان خواستێکی زۆری لەسەرە و ئێستاش کێبڕکەی بەرهەمی کارگەکانی دۆشاوی تەماتە دەکەن. عمري من 56 هيا ربيت شيت كان دوشوا سوات شيت كان ربا خباد مجانيت خشونا هرت كاينة تليستة حازي دات شيلين او كاينة تيانا اغريد داينبن حتى حشكت بالجوان اجابي تاع ربا خمالي زور جوانا وزورش بطمة ربا خمالي ام بخود كالينين حتى حشكت بالجوان ادي نخرار بينا بروبوسات بي زور جوانا كورلي دان دا وقتي تشون راشت بيطانية قريد قا او اللي دان كوربيا بيداستا خلي دان طانية نو قريد تمست بيتا سبي كنت نديرو ما تشكري كهوالي ندات أجري ونشتا داري تيانا خداني نستا قراغي تقرط كاي كهوالي نشتا داري أجري ونشتا داري جوان زوبي تدار بكا حشك بيت بكل بري براتينان من روجا كتينا بيش دا بعدم جانت خهورت كرند كرنا منجلا هندا خيمة ليد دا هندك مجارم تكرو مدانا إيري يك دو جابلا معني منو كتوردات شيلا روجا باشتر ما خلص ما قارزنات کرد
اما نوکه سانهی بوی ما حوزه چکرد بادم جانت خود تمیز شوی نوید که اینا تلیسی رو بیجی تا جدا که اینا تیدا پی چکمه تازه تینین پی شلین تمیز آوی تی تداری حش کدوی جا او اوای امدانی نسته کچ که حتی سالک دی او حینه رو بیام چید که این تمینید ام هنده خیلی داین پیچک زور سورنه اندازه بید عرده که خواه بید کولین جوان گمگمه درت قایم تکن لالون توی نسته چالت کن و که پنیر رو پیش دا جا حینه گرم ببخواه جاره هنده کتینی ندار نوکه عربا ما بوما کلود که تا 10,000 هوتو عربا بازاره 30,000 40,000 و 20,000 گرانه بلا عزیت و زوره ها به اندازه عزیت و زوره اما اوه اصول ترد که هم طما و خوشتره هم رنگی و جوانتره هم تمینی تنده چال کن حتی سالک دی او حینه رو بچید کن تشيلوني خلاص خلاص ها جماعات يونايت حق كده ما يتكلم گەلاوێژ هەمزە ژنێکی خەڵکی شاری زاخۆیە و توانیوتی لە ماوەیەکی کورتدا دوکانێکی تایبەت بە فرۆشتنی ماسی بکاتەوە. گەلاوێژ یەکەم خانمە کە توانیوتی لە نێو بازاڕی شاری زاخۆدا دوکانێکی تایبەت بە فرۆشتنی ماسی هەبێت. ئەو ئەڵێت کە ژنان و پیاوان لە کارکردندا جیاواز نین و کارکردنیش تایبەت نەکراوە بە پیاوان و ژنان. هەروەها داوا لەو ژنانش دەکات کە لە ماڵەوە بێکارن لەسەر پێی خۆیان بۆسن و هەوڵ بۆ بەدەستهێنانی بژێوی ژیانیان بدەن. افکار هم هزل و هم بریاری آمنه و باری اگه زور جیم فاهمیش بو بیکاری کو از شم اوی کاری نه اوی کاری کنه هر کاری که مفید از پیر ببم از اوی کاری بکن و اگزنک بری چندی سالا و حتی نوکشی بردامی من همی دمای اگه لبی کو کار جوا که مدان لگوکی السر جنو میرا بو نمونه همین دماغنه ماسیل وی جواکی ظلام میکردی و من بیا و کوشنک ابی کاری بکن بسته و بوان کسا اوید به حضرت کن که کار شیانا وگره دایا و از بینم پنه فربین لازم ابو هر مروبکی و جنو میربت و بشت هر کاری که هبت بکد نکو ام بجین کاری ظلامی او چه نابد جن بکت یان افکار جنی نابد ظلام بکت اوه هزرامنه آرمان جامشی هر او بیا کو از ببم وکو هاندره یان پینگا وکا چا وک جنک و کارکی بکن جا هم قیزان آمن و کسی کارت میجی و خلق جیب جا وکه باش ساعت کته از نابجم همی بتجالك جيبوانا جي حيباتية يعني داف مبقى يتن مشترينا قالك جراد بدون جنو أفكاره دست بگه که هر کاری که مروف بکت بدیا شش هایوا مروف وقت هزاره که ورگرد که خسارتی های حتی پیش بکرد ولی از بینم کارم نه الحمدلله گلک باشه و حتی نوکه که اندیش خسارتی اگه من ندایه دست بکام وگیری حتی نوکه یعنی روز به روزی برای باشتره چه
لە ماوەی ڕابردوودا بینەر و بیسەری بەرنامەی هەفتانە بوون لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.